لای خۆشیەوە لە یاریەکانی هەفتەی سێمی خولی پلەیەکی لاوانی کوردستان و لە کۆمەڵە یەکەم لاوانی یاسۆ میوانداری ئاڵای کردو لە نیوە یەکەم ئاڵا بە فشارکردن بۆ سەر گۆڵیانەی میواندار هەوڵی تۆمارکردنی گۆڵێکی دەدا تا بە ئاسوودەی یاری بکات. داخولێکی 34 ئازاد توانی گۆڵ یەکەمی لاوانی ئاڵا تۆمار بکات و لە نیوەی دووەم لاوانیان یاسۆ هەوڵی گەڕانەوە بۆ ئەنجام یاریەکان دەدا، بەڵام هەوڵەکانیان وا کارانە بوون تا پێی بگەن. لە ئێرشاڵگەڕاوەکانی ژاڵا مەترسیدارتر بوو، بەڵام یاریەکە بە تاکە گۆڵێک بە سوودی لاوانی ئاڵا کۆتایی پێات. ئاڵا توانی بە سێم سەرکەوتنیەک بە دوایەک بە نۆخاڵ پارێزگاری لە پێشەنگی کۆمەڵەکەی بکات. زۆر دڵخۆشم بۆ سەرکەوتنە، ئیشاڵە لە یاریە توش لەسەر ئەو سەرکەوتنانە بەرداوام دەبین، دەستخۆشی لە ئیدارە و دەستەی ڕاهێنەران دەکەین. بەڕاستی ئەم سار لەوە ناتین تەنها بەشداری بکەین، تموحی ئێمە بە سەرکەوتنە بوونەیە. فەرسەفەی تۆ پێ ئەوەیە گۆڵ نەکەی دەدۆڕێی، ئیدی تەمە چەند فرسەکمان نەماتوانی گۆڵ بکەین، ئیدی ئەوان یەک فرسانە بۆ ڕێکەت و توانیان گۆڵی خۆیان بکەن و پیرۆز بەیان لێ دەکەم.